من لا ئەم ڕووماڵە تایبەتەدا میوانێکی بەڕێزم لەگەڵ بەڕێزیان لەسەرم بابەتانە زیاتر قسە دەکەم. بەڕێز دکتۆر مەغدید کەریم مامۆستای ئاینی و پسپۆڕ یاسا و شریعەت کە لە ستودیۆ لەگەڵما. دکتۆر زۆر بەخێر بێ، جەژنت پیرۆز بێت. سپاس کە لەگەڵ کوردستان 24. بەڵێ ئەمەوێت تایبەت بە جەژن قسە بکەین. لە هەرێمی کوردستان تا چەندە گرنگی بەم بۆنە ئاینیانە دراوەوە، تا چەندە کاریگەرە ئەم کولتورانە لەسەر کولتوری پێکەوە ژیان، پەیامی ئاشتەوایی و لێبوردەوەی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. پێشەشی زۆر دەستخۆشی لە بەڕێزتان دەکەم بۆ ئەوەی کە کەناڵەکەتان توانی ڕۆماڵی ئەو یادە گەورەیە جەژنە پیرۆزە، جەژنی قوربان بکات. زۆر سپاس. و هەر لێرەوە جەژنانەی خۆم ئاراستەی مسلمانان ئەکەم لە هەموو دنیا و هەروەها مسلمانانی کوردستان بە تایبەت و مسلمانان لە هەموو شار و شارسوکانی هەرێمی کوردستان لە زاخۆی دەلال و هەروەها لە سولێمانی خۆشەویست و لە هەڵەبجەی بریندار و هەروەها لە هەولێری دێرین، لە هەموو خۆشەویستان لە هەموو شوێن و جێگایەکانی کوردستان خوای گەورە ئەو جەژنە بجێڕی بە خێر و بەرەکەت و ڕەحمەت بۆ وڵاتمان، بۆ میلەتمان، بۆ گەلەکەمان. لێرەوەش دەستی نزامان بەرز ئەکەینەوە لە خوای گەورە پشتیوانی مسلمانانی فەڵەستین و شاری غەزە بە تایبەت بیت، چونکە بەڕاستی ئەوان بەو ڕۆژە مبارەک و پیرۆژە لە ژێر زەحمەت و ناخۆشی و قورسایەکی زۆر زۆردانا خوای گەورە پشتیوانیان بیت، خوای گەورە سەریان بخا، خوای گەورە دژمنانیان ڕیسوا و زەلیل و سەرشۆڕ بکە، هەروەکو ڕیسوا و زەلیلیش بووینە بەڕاستی. ومێدەوارم خوای گەورە ئەو جەژنە زۆر بە جەژنێکی گەورە و پیرۆز بجێڕێت، چونکە خۆی لە خۆیدا جەژنی قوربان واتای گەلێک زۆر هەیە. جەژنی قوربان جەژنێکی زۆر مبارەکە، زۆر گەورەیە، زۆر پیرۆزە. پیرۆزی ئەو جەژنش لەو مەراسیمانەی کە ئێستا بەڕێزت باست کرد، لەو مەناسکانەی حەج، چونکە هاوکاتە لەگەر مەراسیمی ئەنجامدانی فەریزەی حەج و هەروەها قوربانیکردن کە ئەویشێکێکە لە هەرە دروژمە گەورەکانی جەژنی قوربان. بەڕاستی پرسیارەکەی بەڕێزت گرینگە تیشتی بخەمە سەر. ئەمە لە هەرێمی کوردستان جیا لە هەموو شوێنەکانی تر بە حکمی ئەوەی پێکهاتەکانی ئاینەکانی تریش زۆر لەگەڵ ئێمەدان. سوپاس بۆ خوای گەورە لە دێرینەوە، لە زانا و شارەزا و باب و واپیرانمانەوە ئەو کللتورە جوانە پارێزراوە و هەر دینەکەشمان کە دینی ئیسلام فەرمانمان پێیەکە کە ئێمە ئاشت بین، خۆشەویست بین، برابین، دۆست بین، جیران بین، نزیک بین. یعنی برا مەسیحیەکانمان، برا یەزیدیەکانمان، خەڵکی تر بەگشتی لە کوردستان هەر دین و ئاینێکی تری هەبیت لەگەڵ ئێمە، لەگەر مسلمانان زۆر تەبان و هەروەها مامۆستایانی ئاینی و ڕۆڵێکی زۆر گونجا و باش و پوختیان هەبووە هەر لە دێرینەوە. زۆر تێکەڵ بووینە لەگەر یەکتر، هەموو شەویەکیان کردیە، پشتیوانیەکیان کردیە، هاوخەمی یەک بووینە لە بۆنەکان. ئەوان هاتوچۆی مسلمانانیان کردیە، مسلمانان هاتوچۆی ئەوانیان کردیە. یعنی ئەوە کللتورێکی زۆر جوان و پیرۆزە کە پارێزگاریشی لێکراوە و لە بەردەوامیش دەبینی ئینشاءالله تەعالا بە جوهدی هەموو لایەک کە ئەو پێکەوە ژیان و ئاشتیە لە کوردستان جێگەی دڵخۆشیە و ئینشاءالله بەردەوامیش دەبیت و لە هەموو بۆنە و مناسبەکانیش دووپاتی دەکەینەوە. ئەوانەی لەسەر خاچی کوردستانی پیرۆز ئەژیان هەموو خۆشەویستی ئێمەن، هەموو برای ئێمەن، چ مسلمان بن چ غەیری مسلمان بن، لە هەر دین و ئاینزایەک بن، مادام ئێمە دژایەتی یەک ناکەین، مادام ئێمە ڕکابەری یەک نین، ئێمە هەمومان پێکەوە بە ئاشتی ئەژین و ئەوە فەرمانی خوای پەروەردیگارە لە قورئانی پیرۆز و پێغەمبەری خۆشەویستیشمان زۆر ڕێنمایی مسلمانانی کردیە کە لەگەڵ یەک ئاشت بن و لەگەڵ یەک تەبا بن و لەگەڵ یەک خۆشەویست بن. ومێدەواری ئینشاءالله لە کوردستانیش ئەو ئاشتیە بەرقەرار بێت کە ئەوەش بەشێکی زۆری ئەکەوێتە سەر حکومەتی هەرێمی کوردستانیش ئەرچی خۆی وەکو پێویست جێراوە هەتاکو ئێستا. ومێدەوارین زیاتریش ئەرچی خۆی بجێڕی، دەوری خۆی بجێڕی، زیاتر خزمەتی هاوڵاتیان بکە لە هەموو بوارەکان تاوەکو ئەو خۆشەویستی بەردەوام. زۆر باشە دکتۆر، بە لەسەر باسەکەی خۆمان بەردەوام بین. ئاماژەتان بە ئەرکەکانی حکوومەت کرد بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان، بەڵام ئەرکی هاوڵاتیانیش لە ڕۆژانی جەژندا گرنگە، بە تایبەتی پابندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان لە کاتی قوربانیکردندا بۆی کە هیچ هاوڵاتێک تووشی زەرەر و زیانێکی تەندروستی نەبێتەوە. ئەمە تا چەندە تەواوکەری ئەو ئەرکە ئاینیانەیە کە لەسەر مسلمانانە؟ خۆی لە ڕاستیدا ئاینی پیرۆزی ئیسلام زۆر جەخت لەسەر خاوێنی و تەندروستی ئەکاتەوە. بەڵێ
یەکێکە لەو ئاینە پیرۆزانەی کە بەڕاستی هەموو بابەتە سەرچیەکانی کە لە دیندا هەیە هەمووی پارێزگاریکردن لە تەندروستی مرۆڤ و هەروەها لە ڕاگرتنی پاک و خاوێنی. یعنی بۆ نمونە ئێستا کە یەکێک بەرەو نوێژکردن دەڕوا دەستنوێژ دەشوە هەر خۆی دەستنوێژ شوشتن پاک و خاوێنێکی زۆرە جگە لەوەش مەسەرەن بەشەکانی تر و شێوازەکانی تری ئینجاکە ئەمە باس لە جێژن دەکەین جەژنی قوربان بە تایبەتی هەر لە قوربانیەوە هاتێ قوربانی یەکێکە لەو دروشمە زۆر پیرۆزانەی لە ناو جەژنی قورباندا هەیە کە پێویستە مسلمانان بەپێی توانا و ئیمکانیاتی خۆیان ئەم سونەتە پیرۆزە ئەم ئەرکە پیرۆزە جێبەجێ بکەن. بەڵام زۆر گرینگە لە هەمان کاتیش ئێستا ئەمە ئەگەر سەردەمانی خۆی وەکو لە تاریخ بۆمان جێردرایتەوە کاتی خۆی خەڵکەکە هەر کەسە و ئەو حیوانەی کە ئامادەی کردیە ئەو ئاژەڵی کە ئامادەی کردیە کەوا سەری ببڕیت چ اینجا ئاژەڵی گچکە یان گەورەیە لەگە خۆی هینایتی لە پێش دەرگای مزگەوت بەستیتەوە کە نوێژی بەیانیان کردیە لەگەر پێغەمبەری عەلەیهی سڵاتو وسەلام پێغەمبەر وتارەکەی لۆداینە دوایی چوینە لەوێ سەریان بڕیە. بەڵام خۆ ئێستا ناکرێ بەو شێوازەی بیر دنیا گۆڕایە و پێشکەوتنی زۆر لە بواری تردا هەیە شوێن و جێگای تایبەت ئێستا ئامادەکرایە لەلایەن دام و دەستگا حکومیەکان پێویستە هەموو مسلمانان پابند بن بەوە بەڕاستی و هەر کەسێکیش پابند نەبی خۆی بەرپرسە و گوناحیشی پێدەگە بە حەقەت چونکە بەڕێزان دکتۆرەکان هەر زۆر پێشی هاتنی جەژنی قوربان ئەو ڕێنمایانیان بە خەڵک داوە کە هەتا بکرێت لە کوشتارگەکان بچن قوربانیەکانیان بکەن بالەوەش نەترسێن نەفسی ئەجر و نەفسی خێر و نەفسی پاداشی هەیە یعنی مەرجی ئیلا بەدەست ئەسڵەن ئەگەر تەماشا بکەین لە سەردەمی پێغەمبەری سڵات سلامی خوا لەسەر بی خەڵک بەدەستی خۆی کردیتی هەتا پێغەمبەریشمان بەدەستی خۆی قوربانی کردیە خۆ مەرجنی ئێستا ئەمە قوربانیش دەکەین بەدەستی خۆمان بکەین قەسابێک بانگ دەکەین نۆمان سەر دەبڕی کەواتە کە قەسابێک دێ لە زیاتی من قوربانی دەکە عینن خێر بەمە دەگا ئەگەر لێرەش نەیکوژێەوە لە ماڵی خۆت لە شوێنیشی تر بکوژێەوە نەفسی خێر و پاداشت هەر دەگاتێ لەکن خوای گەورە اینجا بۆیە ئێمە لێرە خۆشەویستان و مسلمانان دڵنیا دەکەینەوە لەوەی کە ئەو ئەجر و پاداشەی ئەتوو لەسەر قوربانی بەدەستت دەکەوی چ لە ماڵی بیت چ لە کوشتارگەکەی بیت چونکە کوشتارگە بەڕاستی ئامادەکاری باشی تێداکرایە و پێویستە ئەو ڕێنمایانە جێبەجێ بکرێ هەم بۆ سەلامەتی خەڵکەکە و هەم بۆ پاکڕاگرتنی گۆشتەکەش بە حەقەت ینی لەوێن دەرجوان دەشورێتەوە پاک دەکرێتەوە ئینجا جێزێ دەکرێت و ئامادە دەکرێت و دەدرێتە خەڵک کاتە خێریشی خێری زیاترە بەدڵنیاییەوە بەرەی ئەجر و پاداشی زۆر. بەڵێ دکتۆر لەگەڵم بمێنەوە بەڵێ دکتۆر دەبینین کە پەیوەندێک کۆمەڵایەتەکان لە ڕۆژانی جەژندا لای هاوڵاتیان بەهێزتر دەبێت بە تایبەتی لایەنی پیرۆزی ئیسلامدا ئەم بۆنە ئاینیانە تا چەندە کاریگەری هەبوو لەسەر تونند و تۆڵکردنی ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە لە هەرێمی کوردستانی چۆن دەبینن کللتوری جەژنی قوربان بەگشتی ئەگەر پێناسێکیمان بۆ بکەیت چۆنە خۆی لە حەقەتدا خوای گەورە کاتێک لە قورئانی پیرۆز و لە فەرموودە جوانەکانی پێغەمبەر سەڵ سەلەم زۆر تاکید لەسەر سولح و پێکهاتن و ئاشتەوایی و خۆشەویستی دەکا کۆمەڵک محەتات یاخود وێزگەی جوان جوان هەیە لە ئیسلام زیاتر بۆ نوێبوونەوەی ئەو پەیوەندیانە لە بینی خەڵک لە بینی مسلمانان لە بینی دۆست و برادر و خزم و ناسیارەکان بەگشتی ئەوانە هەموو جێگای ڕێزن بەڕاستی یعنی وەکو جێژنەکان وەکو مناسەباتی ڕەمەزان وەکو چەندین شتی تر هەیە کە ئیسرا و میعراج یعنی زۆر بۆنەی گرنگمان هەیە لەناو یادی لەدایک بوونی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام کە لە هەولێر بە تایبەت مەراسیمەکی زۆر جوان و خۆش دەگەڕێت کە ئەمەش هەر هۆکارە لۆی خەڵکەکە پێکەوە بیتن یعنی ئەوانە هەمووی چین ئەوانە هەمووی بۆ ئەوەیە بەڕاستی مسلمانان تەبابن لەگەڵ یەک خاستن ئێستا کە ئەمە لە ناو جەژنداین ئەوڕۆ یەکەم ڕۆژی جەژنی قوربانە گرینگە یعنی مسلمانان هەوڵ بدەن خاستن لەگەر دایک و باوک و خوشک و برا و نزیک و جیران و دەوروبەر یعنی بە هیچ جۆرەك دڵشکان و لێکترازان نەبی یعنی لەوانەیە مەسەلەن کەسێک ئەگەر مافێکی لێ خواردی حەقێکی لێ خواردی ئەزیەتیدایە هەتا ڕادەیەک ئەوەی لە دڵ هەیە خۆی مەفروزە ئەوەشی کە زوڵمی کردی ئەوەی کە ستەمی کردی ئەو بێتن دڵی ئەوی تر چاپ بکاتەوە بەڵام نزیکەکان بە هیچ جۆرەك ناکرێ ینی ئەتوو جێژنانەیان لێ نەکەی بەڕاستی یعنی تەماشاکە لە یەکێک لە فەرموودەکان هاتیە کە عەبدوڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بی دانیشتووە یەکێکە لە سەحابە خۆشەویستەکانی پێغەمبەر سڵات و سلامی لەسەر بی دەڵێ دانیشتیە لە ناو سەحابەکان ئامۆژگاری و نەسیحەتیان ئەکات دەڵێ فەرمووی
أناشد الله قاطع رحم لما يخرج عنا سوێندی ئەدەم بەخوا ئەو کەسەی کە ڕەحم و سلێ ڕەحمی خۆی پچڕاندیە با لە ناومان بڕوە گوتیان لۆ کەسی وا هەیە گوتی بەڵێ والله إن جميع أبواب السماء مغلقة دون قاطع الرحم هەموو دەرگاکانی ئاسمان قەپات کراوە یعنی ئەو کەسەی کە ڕەحمی قەتع کردیە و بە هیچ جۆرەك ڕەحم و سۆزی لەگەڵ دۆست و نزیک و هاوڵەکانی خزم و کەسانی نییە ئەوە خوای گەورە هیچ دوعایەک و ئەجر و پاداشێک و خێرێکی لێ قبول ناکات ئینجا دەڵێ یەکیشیان لەگەڵ بووە یەکسەر دەڵێ هەستا ڕۆیشت پورێکی هەبووە زۆر لە مێژ بووە سەردانی نەکردێت چوویتە ماڵی و دەستی لە ملی کردیە و داوای گردن ئازایی لێ کردی ئینجا گەڕایتەوە ئینجا دەڵێ فەرمووی وەرە ئێستا لەگەڵمان دانیشە ئێستا زۆر زۆر ئاسا یعنی کەواتە بەڕاستی ئەو مناسەبانەی وەکو ئێستا کە جەژنی قوربانە زۆر گرینگە بەڕاستی خوشک و برانی خۆشەویستم کەسێک ئەگەر لەگەر برایتی لەگە خوشتیتی لەگە دایکیتی لەگە جیرانەچیتی لەگە خزمەکی نزیکی خۆیتی ئەگەر دڵیشکە لە پێناوی خوای گەورە ئامادە بیت گردن یەک ئازاکەن و دەست لە ملیە بکەن فرسەتێکی زۆر زۆر زێڕینە ئینجا ئاینی پیرۆزی ئیسلام زۆر بایەخی بەو مناسەبانەدایە لەوەی زیاتر ئەو پەیوەندی و عیلاقەیە بەهێز بکرێتەوە و خەڵکەکە بە خۆشەویستی بژێت. باشە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کولتورێکی جوانیان هەیە بە مسلمانەکانەوە لەبەرەوەی لە بۆنە و مناسبات و هەروەها یادە تایبەتەکانی پێکاتەکانی دیکە کە لە هەرێمی کوردستان هەیە بەشداری دەکەن وەکو کوردستان وڵاتێکی فرە پێکاتەیە پێکاتەکانی دیکەش بە هەمان شێوە لە بۆ ناینەکانی مسلمانانە بەشداری دەکەن ئەمە چۆن ڕێگی داکوتاوە لە نێو هاوڵاتیاندا لەسەر مسلمان چۆن فەرزە ڕێز لە پێکاتە و بیر و باوەڕی دیکەش بگرێت کە بەیەکەوە ئەژینم کللتورە تا چەندە لەلایەن مامۆستایانی ئاینی و کاری لەسەر کراوە خۆی ئەمە وەکو ئیسلام وەکو مسلمان ئەو ڕێز و تەقدیرە لە ئەساس و بنەڕەتی قورآانی پیرۆزەواتیە کە دەفەرمێ خوای گەورە آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله يعني إيمان داران دەفەرمێ ئیمانداری ڕاستەقینە ئەوەیە کە باوەڕی بە هەموو پێغەمبەران هەبی بە کتابەکانیان شەوی یعنی کاتێک ئەمە لەگەر برا مەسیحیەکانمان لە کوردستان دەژین ئەمە سەیدنا مەسیح بە پێغەمبەر حسابی ئەەکەین پێغەمبەری خوا بووە سەلات و سلامی لەسەر بێ یعنی کتابە پیرۆزەکەی کە ئینجیل بووە بە هەمان شێوە یعنی بە کتابێکی ئاسمانی دائنەین کاتێک ئەوە لە ناو بیر و باوەڕی مسلماناندا هەیە تلقائیان ڕێز لە کەسێک دەگرین کە کریسیانە و ئاینزای مەسیحیە و لەسەر ڕێگا و ڕێبازی سەیدنا مەسیح دەڕوە ئەو زە دەمینێتەوە سەر ئەوەی تا چڕا دەیەک ئەویش بە هەمان شێوە تەبان ئەوانیش بەڕاستی جێگەی ڕێزن ئێستا ئەمن زۆر هاوڕێ و برادری مەسیحیم هەیە کاتی جێژن دادێ پەیوەندیم پێوە دەکەن جێژنانم لێ دەکەن و ئەمیش بە هەمان شێوە کاتێک ئەوان جێژنیان هەیە جێژنی لێدایک بوونی سەیدنا مەسیحە پەیوەندیان پێوە دەکەم یعنی ئەوە خۆم ئەوەم کردووە حتا یەکێک لە قسەکان کە قەشەیەکی بەڕێزە برادەر و هاوڕێمانە جێژنانە ئەو جێژنانە لە من دەکا من جێژنانە لەو دەکەم بەڕاستی لە کاتەکانی تر یعنی ئەمن بەش بە حاڵی خۆم زۆر ڕێنمایی خەڵک دەکەم کە بەو شێوەیە بیت مامۆستایانی تریش وەکو من گومانی تێدانیە چ لە زانکۆکان چ لە پەیمانگەکان چ لە خوێندنگاکان چ لە مزگەوتەکان بەگشتی ئەو ڕێنمایە جوانانەی ئیسلام ڕادەگەینین تاوەکو زیاتر خەڵکەکەی ئێمەش هۆشیار بیت وا هەست نەکە کە ئەگەر ئەو برامان مەسیحیە دینی لەگە من جیاوازە هەموو شتێک نەقێت ئەمە یەکەم جار ئینسانین یەکەم جار مرۆڤین دوای ئەوە مەسەرەن لە کوردستان دەژین یعنی هۆکاری مشتەڕەکاتمان زۆر زۆرە بە یەکەوە جیرانی یەکترین ماف و حەقمان لەسەر یەکتر هەیە و دوای ئەوەش ئەوانیش خاوەندینی ئاسمانین وەکو ئێمە یعنی خوا دەپەرستن باوەڕیان بەخوا هەیە یعنی زۆر شت هەیە کۆمان دەکاتەوە بۆیە واز دەکەم ئەلحەمدولیلا کوردستان لەو بوارە زۆر زۆر باشە لەخوا بەزیاد بێ و هیچ لەخوا بەزیاد بێ شتێک ڕووی نەدایە لە بینی مسلمانان و مەسیحەکان و خاوەندینەکانی تر کە کێشە و ئاژا و شەڕ ڕوو بدا ئەوەش هەموو بۆچی دەگەڕێتەوە بۆ ئەوەی دەگەڕێتەوە مامۆستایانی ئاینی بەگشتی دەستیان خۆش بێت و زیاتریش ئومێدەوارم ئەو کللتورە جوانە پتە بکەن قوڵی بکەنەوە زیاتر باسی بکەن کە درێخیشیان نەکردی هەمویان هەوڵی خۆیاندایە حتا مامۆستایانی پێش ئێمەش خوای گەورە جێگەیان بەهەش بێ کە بەڕاستی زۆر زێ دڵخۆشی ئەمن ماوەیەک بەر لە ئێستا سەردانی شەقڵاوەم کرد چوومە تازیەیەک کە چوومە ژۆرێ لە مزگەوتەکە قەشەیەی لێبوو هاتبووە تازیەی مسلمانان هەستاوە دەستی لە ملم کرد و یەکترمان ماز کرد و منیش لەکنی دانیشتم زۆر دڵخۆشم بەڕاستی دوای داوای لێکردم کە بمینێمەوە لای ئەوان میوان بم
کە ئەمە بەڕاستی پێمان نەکرا حەزم دەکرد زۆر زیاتر و وعدیشم پێدا ئینشاءالله ئەوزارە بچمەوە شەقڵاوە کە ئەمە لۆ تازیە چوو بوو سەردانی دەکەم بە حەقەت یعنی کەسێکی زۆر کراوە و زۆر بەڕێز بوو ومێدەوارم هەمومان ئەوها بین یعنی ئەمە بەشەرین و ئینسانین و خوای گەورە هەمومانی وەکو یەک دروست کردیە اینجا ئەگەر هەر دینێکی تر هەڵبژێرین و دینەکەشمان کە ئیسلامە کە دەفەرمێ لا ئیکراها فی دین زۆری لە دین نییە ئەگەر ئەمە مسلمانم مەرزنی ئەوەی بەرامبەریشم ئیلا دەبی مسلمان بی هەر دینێکی تری پێ باشە مادام ڕێز لە دینەکەی من دەگری مادام شەریک و هاوبەش بۆ خوای گەورە پێیان ناکە ئەویش وەکو من خوا دەپەرستی هەمومان ئێمە برایەکن و زۆر باشە دکتۆر ئەو بنەما جوانانە کە بەڕێزت باست کرد ئەم کولتور و نەریتانە کە پێویستە مسلمانان پابەندی بن لایەنێکی ئەو ئەرکە ئاینیانەیە کە لەسەر مسلمانان هەیە بەڵام دەگوترێت ئەو کەسێک کە وڵاتی خۆی خۆش نابێ خوا و ئاینەکەی خۆشی خۆش نابێ بەرزکردنەوەی ئینتیمای نیشتیمانی و ڕۆحی پاراستنی نەتەوە و نیشتیمان لای هاوڵاتیان تا چەندە گرنگە لەسەر ئەم بنەمایانەی کە پێویستە هەر تاکێکی مسلمان لەسەر شانی بێت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی خۆی بەڕاستی ئینتیمای نیشتیمانی ئەرکێکی پیرۆزە لەسەر هەموو هاوڵاتیەک هەموو خەڵکێک ئێمە ئەگەر تەماشای مێژووی خۆمان بکەین لە کوردستان بەڕاستی لە هەموو گەلانی دنیا مەزلومترین ئێمە دەربەدەر کراینە لەسەر خاک و زێدی خۆمان ئێمە چیمیاباران کراینە ئێمە ئەنفال کراینە ئێمە هیچ شتێک نەمایە ممارەسە نەکرابێ لەسەرمان کرایە بەڵام لێرە بە ئەوە دووبات کەمەوە ینی لێرە هاوڵاتیانی ئێمە ئەو ئینتیمایان ڕاگرتیە هەمویان شانازی بە کوردایەتی خۆیان وە دەکەن هەمویان بەپێی توانا و تااقەتی خۆیان بەشداری خەباتی ڕزگاری خوازی گەلی کوردیان کردیە هەر یەکەو لە شوێنی خۆیەوە هەر یەکەو بە شێوازی خۆیەوە بەڵام لێرە ئەرچی حکومت بەڕاستی حکومت کەم تەرخەمە زۆر یعنی داوا لە بەرپرسانی حکومەتی هەرێمی کوردستان دەکەم کە بەڕاستی بە ئەرچی خۆیان هەستن ئێستا ئێمە بڵین و نەڵین گەنجێکی یەکجار زۆرمان هەیە بێکارن بێ ئیشن یعنی کاتێک ئەو گەنجە هەست بە ژیان نەکات لە ناو خاچی خۆی لە ناو وڵاتی خۆی لە ناو نیشتیمانی خۆی یعنی وای لێدێ بێزار دەبیت چەندین گەنجی ترمان ئەو خاکە جوانەی خۆمانیان بەجێهێشت ڕۆیشتن یعنی ماوەیەک بوو بەڕاستی کە هەرێمی کوردستان لە ئیستیقرارێکی اقتصادی باشدا بوو خەڵک هەبوو لە دەرەوەی وڵات دەیویست بگەڕێتەوە هەرێم چونکە ئیش هەبوو کار هەبوو کەسابەت هەبوو وڵاتەکە دامەزراو بوو بەڵام دوای ئەوەی کە قەیرانەکان دەستیان پێکرد یەک بە دوای یەکدا ئەمن ناشکرێ هەمووش هەر ئەوەش برێم یعنی یەک لەوانە شەڕمان بەسەردا شەڕی داعش هاتە پێش هەمووی هەر ئەوە نییە بەڵام ئەرچی حکومەتی هەرێمی کوردستان زۆرە ڕۆڵی مامۆستایانی ئاینی لەم پێناوە مامۆستایانی ئاینیش ئەرچیان پێویستە جێبەجێ بکەن بەڵام ئەمە بەتەنێ پێمان ناکرێ بەڕاستی با پێت بڵێم ئەگەر حکومت هاوکار نەبی ئێستا بۆ نمونە پێشتر سولفەی زەوازمان هەبوو پێشتر سولفەی عقاریمان هەبوو خەڵک دەیتوانی ژن بهێنی خەڵک دەیتوانی ماڵ دروستکە حکومت هەر لە کت و پڕەوە نە سولفەی زەوازی هێشتەوە نە سولفەی عقاری هێشتەوە هیچ شتێکی نهێشتەوە بۆ هاوڵاتی بەڕاستی یعنی کات یعنی زۆر ئاساییە کە حکومت 2 ملیۆن دینار 3 ملیۆن دینار بداتە هاوڵاتیەک کە زەواز دەکات کوڕێک کچێک زۆر شتێکی بەسیتە وە پێشی دەکرێت و ئیمکانیاتی شەیە بەڕاستی ئێستاکە یعنی داواکارم لە کاربەدەستانی حکومەتی هەرێم هەم لە سەرۆکی حکومەتەوە هەم لە وەزیرە بەرپرسەکانەوە و هەم لە سەرۆکی هەرێمەوە هەمویان بەڕاستی ئەو ئەرکەی خۆیان زۆر بە جوانی جێبەجێ بکەن با هاوڵاتیانی ئێمە کەس نییە بەڕاستی لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کورتتر و وڵات پەروەرتر و خۆشەویستتر بۆ وڵاتەکەی خۆی بەڕاستی بەس کاتێک هیچ تێنی نەما هێزی نەما بێزار دەبی بەڕاستی چەندین بە ئەو خاڵی تەواوکەم چەندین گەنجمان هەرا کوردستانیان بەجێش لە ناو بەحری ئیزە خنکان لە ڕێ و شوێنەکانی ئەو دەرەوە خنکان ینی کەس هەیە حەز بکە بمرێ کەسێ ئەگەر لە خاک و نیشتیمان و وڵاتی خۆی بتوانی ژیان بەسەر ببە بەجێ بێڵی ومێدەوارم کە ئەو قسانەی من ببیتە مایی وەرچەرخان یعنی ئەمن بەڕاستی دڵم بە گەنجەکانی خۆمان دەستێ دڵم بە خاک و نیشتیمان و وڵاتی خۆمان دەستێ ئەمن کوردم و دەژمرم هەر بە کوردی ئینشاءالله و شانازیش بە کوردایەتی خۆمەوە دەکەم بەڕاستی و حەزیش دەکەم هەموو کەسێکی کورد خوشێک و برایەکی کورد سەرسەری من سەرچاوی من ئەوەی بە منیش کراوی تاکو ئێستا بەخۆم وەکو خۆم کردیتم قوتابیەکانم لە کۆلێژ خەڵکەکانی تر جێگەی ڕێزن هەر هەمویان داواکارم حکومەت هاوکاری مامۆستایانی زانکۆ و مامۆستایانی ئاینی و خەڵکی تربی ئاسانکاری لۆ گەنجەکانمان بکەن ئیشیان لۆ بدۆزینەوە کار یعنی تەماشای وڵاتان کە کەسێک هەفتەیەک بێ ئیش دەبیت شارەوانی ئیشی لۆ دەدۆزتەوە بانجی دەکە
بیمەی هەیە بیمەیتن ینی یارمەتیان دەدا هاوکاریان دەکا دوایی لە سۆسیال کە وەختەکەی تێپەڕی ئیشی لۆ دەبینەوەگە ئیشی نەکرد هاوکارێکە دەسە قەت دەکەن ئەو کەسەش ئامادەیە بەس ئەمە داواکانی حکوومەتی ئێمەش بەڕاستی ئیش لۆ گەنجەکانمان لۆ خەڵکەکانمان بدۆزیتەوە تاوەکو زیاتر بە ئاسوودە دکتۆرەگەر ئێمەش دەوڵەت باین لە ژێر دەستی حکوومەتی بەغدانە بوجە و چەمان نییە قەت نەکرد بالەوانێ بمانتوانی بە زۆر باشتر ئەمە لە هەرێمی کوردستان لە ساڵی 1992ەوە کە ئینتیخاباتمان کرد هەڵبژاردنمان کرد دوسێ ساڵی پێنەچوو دەستیان بە شەڕی براکوژی کرد کێشە و گرفتێکی گەورەیان لە کوردستان دروست کرد ئەمە دەوڵەتین ئەمە سەربەخۆینە ئەمە هەموو شتێکمان هەیە بەڕاستی بەڵام ئیدارەکی گونجاو و ڕاست و دروستمان نییە ڕاستە ئەسڵەن بەغدا هەر وجودی نەبوو کاتێک ئەمە سەربەخۆ بووین لە هەرێمی کوردستان ئەمە ئومێدەوارم بەڕاستی ئەمە ئێستا ئیمکانیاتمان هەیە ئەمە اقتصادمان باشە ئەمە پارەمان هەیە ئەمە ماوەیەکی زۆر نەفتمان فرۆشتیە یعنی ئەمە هیچ عیبمان نییە بەڕاستی ڕاستە ئەمە لایەزار سەر بە بەغداین بەڵام ئەمە توانای باشمان هەیە کۆمپانیای زلهێزی عالەمی لە کوردستان ئیش دەکەن بەڕاستی گوناحە خەڵکی هەرێمی کوردستان فەقیر بیت ئەو کۆمپانیانەی نەوت دەردەین وەکو ئۆکسۆمۆبیل و نازانم هاند ئۆیل و فلان و فلان و ئەوانە ئەمە ناویان هەموو نازانم ئەوانە هاتینە لە کوردستان ئیش دەکەن سەرمایە ملیاراتیان بەگەر خستێ لە هەرێمی کوردستان بڵێ باشە دکتۆر سەبارەت بە حەج و بە جێگەیاندنی ئەرکەکانی حەج حاجیانی کوردستان بڕیاریان داوە کە بگەڕێنەوە لە هەرێمی کوردستانیش قوربانی بکەن وەروە ئەو ئەرکانی کە لە سەرشانیانە لەوێش بەجێ بگەن لەمە تا چەندە دروستە کە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن و دەستی یارمەتی بگەنەوە خەڵکە هەژاری کە لە کوردستان پێویستیان بە یارمەتیە ئەوەی کە فیدیەیە کە زۆر پێویستە بکرێت دەبێت لە بەیت العتیق لە سعودیە بکری ئەوە جیاوازە ئەوە ناتوانن لێرە بکەن بەڵام ئەوەی قوربانیە زۆر ئاساییە هەر حاجیەک کەسێک بکاتەوە چی ئێستا قوربانیەکەی لۆ بکە ئەمە بەڵێ خێرەکەی لە بۆ میلەتی خۆمان و خەڵکی خۆمان فەقیر و هەژارانی کوردستان ئەبێت وە شتێکی زۆر باش و چاکە و ئەگەریش مەسەرەن وەکو ئەو دەستگا خێرخوازیانە نیەتیان وایە کە بینێرن لە بۆ فەقیر و هەژارانی غەزا ئەوش هەشتێکی باشە دەستخۆشیان لێەکەین چونکە ئەمە حەچی پێمان بکری هاوکاری برانی موسڵمانمان بکەین لە فەڵەستین زۆر کەمە و بە تایبەتیش خۆمان کە قاعدەیەکی علمی جوانمان هەیە دەرێ ئەلئەقرەبوونە ئەولا بالمعروف یعنی ئەوانەی کە دۆست و خزم و نزیک و هاونیشتیمانی یەکن ئەوان ئەولاترن کە ئێمە چاکەیان لەگەڵ بکەین و لەگەڵ یەک باش بین بەڵێ کەسانی وامان هەیە ئێستا لە هەرێمی کوردستان لە بارودۆخێکی خراپ دەژێ بەهۆی نەبوونی کارەوە بەهۆی یعنی دابەش نەکردنی موچە و ئەوانەی کە ماگانە زۆر دو ئاخرێ ئەویش تەبعاً لە ڕێگەی بەغداوەیە ئێستاکە یعنی ئەگەر بکرێ دەوڵەمەندان کاتێک قوربانی ئەەکەن یان بەگشتی هەر کەسێک قوربانی ئەەکە بگەڕێن لە دوو ماڵانی فەقیر و هەژار هاوکاریان بکەن ئەوە شتێکی زۆر پیرۆزە و باشە دکتۆر ئێستا ئەرکەکانی حەج وەکو خۆی بە پێوڕێن مایاوڕێکارانی کێ بەجێ دەگەێنێت ئەمڕۆی تر حاجیان لە ماڵی خوا کامە ئەرکی دیکە بەجێ دەگەێنن کەی تەوافی ماڵاوای ئەنجام دەدەن کەی دەگەڕێنەوە بە وڵاتەکانی خۆیان سەڵاو و ڕێزی تایبەتم بۆیان هەیە بۆ خوشکان و برایانمان کورد و غەیرە کورد و هەرچی لەوێن ئێستا زۆرمان دین بەڕاستی چونکە لە دوێنێەوە لە سەرچای عەرەفە بووینە هەتا ئێوارەکەی دەگەڕێنەوە مزدەلیفە لەوێن دەمینێنەوە تا 12 شەو دوای ئەوە دەچن بۆ ڕەمی الجەمەرات ڕەمی دەکەن ئینجا دەگەڕێنەوە تەواف دەکەن و حەلق دەکەن تەواو یعنی بوونە حاجی کە حەلقیان کرد یعنی بەیانیەکەی نوێژی بەیانی تەواو دەبن حتا پێڕادەگەن تەوافەکەی ینی بەیانی ئەمڕۆ ئێستا حالیان دەگەڕێنەوە کە گەڕانەوە زۆر مرتاحن ینی تەواو یعنی ئەوانە بە حاجین ئینشاءالله ئەو جا دەچنەوە ئەمن بەش بە حاڵی خۆم چەند ساڵێک پێشتا کە لە حەج بووم کە گەڕاینەوە چوم حەمامەشی باشم کرد و نووسم هەتانی وڕانێ بە ئاگا نهاتم چکە خۆی ماندیبوونەکی زۆری تێدایە ماندیبوونەکە هەمووی ئەو ڕۆیە یعنی دوێنێ و ئەو ڕۆیە بەڕاست ئینجا ئومێدەوارم ئێستا حاجی خۆشەویستەکانمان لە پشوێکی باش دابن تاوەکو هابزانانی ئێستا وەبزانم ئەوە کعبەی مباشر پیشان دەدا زۆر ئیزدیحامە چکە دەبی هەمویان تەواف بکەن کە خلاصیان کرد حەلق دەکەن پرچی خۆیان کیسەکی کرد لێ دەکەنەوە یان بە تەواوی هەمووی سەری خۆیان لێ دەکەنەوە ینی مۆکانی سەریان دەستنەوە ئیسراحەت دەکەن اینجا بەیانی دیسان ڕەزیبیان دەمینێ اینجا دوای ئەوەش کە تەواو دەبن و ئەوەش ینی ئەگەر کەسیش تااقەتی نەبوو یان سەحەتی باش نەبوو دەتوانی بۆ وەکالەت کەسێکی تر لێ بکە ینی ئەوەی فەڕیزەکان لێرە بەوراوە تەواو دەبی
دوایی تەوافی وەداعیش دەکەن و کۆتایی پێدێتن حەزەکەیان لێ قبولکە خوای گەورە و مەراسمیان تەواو دەبێت. بەڵێ ئەمساڵ ژمارەی زۆر لە حاجیانی هەرێمی کوردستان چوونەتە ئەوێ 4685 حاجی لە هەرێمی کوردستانەوە بەشدارن ئەوانەی بەڕاستین بەشێکی بە ویزەی گەشتیاری چوونی دیارە حکوومەت هەوڵی داوە بتوانن ئەوانەش حەج بکەن ئەوانەی کە بە ویزەی گەشتیاریش دەچن لەگەڵ ئەوانەی کە بەشدارن لە بەڵێن بە فەرمی چوونە حەجیان هەروەکو یەک بۆیان قبول دەکرێت. خۆی لێرە زۆر جاران پرسیار دەکرێت ئەوە ئەرشی لێژنەی فتوایە کە ئەو شتە یەکلا بکاتەوە بەس ئەمن بەش بە حاڵی خۆم لێرە ئەو شتە ڕادەگەینم بەشێکی ڕەبتی بە یاساوە هەیە یاساکە چییە ئێستا ئەمە بەپێی یاسای ڤیزە لە وڵاتان بەگشتی سعودیە شێچێکە لە وڵاتانە کاتێک ڤیزەی ساڵی دا کەسێک ئەو کەسە حڕە کە کەینێ سەفەر بکات دەبێت سعودیە مافی ئەوەی پێ بدا هەر کاتێک ئەوە سەفەری کرد بۆ ئەو وڵاتە لەو مدەی ئەو ساڵە حڕ بیت کاتێک ئەو لۆ خۆی هەندێک زووتر پێش حەز دەچی دوایە حەز دەکا و دەمینێتەوە ینی ئەمە حەز ناکەم کەس تێکەڵی مەسائلی حەلال و حەرام بکە ئەوە ڕەبتی بە یاسا و ڕێسای ئەو وڵاتە هەیە کاتێک ئەو وڵاتە ڕێگەی پێدەدە دەکا ئەو حەزەکەی هەر قبوڵە ڕێگەشی پێنەدا هەر حەزەکەی قبوڵە لۆ چونکە ئەو بە قانونێکی ڕسمی سەفەری کردێت تەماشاکە بەو ڤیزەیە کە وەریگرتێ لە وڵاتەی سەفەری کردیە ئێستا لێرە دەمینێتەوە سەر ئەوەی کە ئەو وڵاتە ئێستا دەخاتە سەریان تونند و تیژی خستینە سەر ئەمن دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم وەزارەتی ئەوقاف کە توانیتی هاوکاریەکی باشی دەستەی حەج و عومرە خوای گەورە سەرکەوتو و مۆفەقیان بکە کاری باشتر و چاکتر ئەنجام بدەن هاوکاری ئەو بەڕێزانەیان کردیە کە لەوێ گیریان خواردبوو ماوەیەک بوو هاوکاریان کردی ئینشاءالله ئەوانیش حاجین ئینشاءالله حەجەکەشیان قبوڵە بەڵام داوایان لێکەین ساڵانی داهاتوو زۆر ورد متابعەی ڕێنماییەکانی دەوڵەتی سعودیا بکەن چکە لۆ ئەمە کە لێرە سەفەرمان کە چوونە سعودیا ئەچینە زیمەی ئەوان بەڕاستی ئەوان بەرپرسن لە هەموو شتەکانی خەڵک دەیکا یعنی فەرموو بەڕێکەوەن بەرەو عەرەفە فەرموو لێرە ئەوە تەواف بکەن لێرە بگەڕێنەوە ڕەجم بکەن هەموو ئەوان نیزام و سیستەمەکەی دادەنێن بۆیە واجبە پابند بین بە وەو ڕێنمایەی ئەوان ئەگەر ئەوان ڕێگە پێنەدەن خەڵک لەو سنوورەی دیاریان کردیە بێتە حەج دیارە بە خۆیان باشتر دەزانن چونکە خۆ ناکرێ ئەو عالەمە هەموو هەر بستە حەج یعنی بەبەرناکەوی هیچ شتەکان دەبێ بەسەڕە بێ ئەو ساڵ کەس کۆمەڵک دەچی ساڵی داات و کۆمەڵک دەچی هەتا وەکو هەمویان بە شێوەیەکی جوان بەبەریانکەوی ڕێنمایەکان زۆر پێویستە جێبەجێ بکەن. بەڵێ دکتۆر ئێستای تر کە ئێمە قسە دەکەین هاوڵاتیانی هەرێمی کوردستان خەریکی جژنە پیرۆزە و گردنە زاییکردنن لە یەکتر کە کللتورێکی جوانە لە نێو کووردا هەیە وەکو هاوکاریش ماماژەی پێکرد لە بەشێک لە وڵاتان سەردانیکردنی یەکتر بەو شێوازە نییە کە لای ئێمەدا هەیە ڕێنمایتان و پەیامتان بۆ هاوڵاتیان چییە بە تایبەتی بۆ ئەوەی کە پارێزەری کللتور و نەریتی کوردەواری بن لە پاڵ بنەمە ئاینیەکان کە بۆ هەر موسڵمانێک پێویستە ئەنجامی بدات. لە ڕاستیدا ئێمە هەروەکو لە سەرەتاش باسم کرد ئێمە گەلی کورد گەلێکی موسڵمانین گەڵێکی ئاشتی خوازین مرۆڤ دۆستین بەڕاستی ئەگەر تەماشا دەکەین هەندێک کللتور هەیە لە ناو گەلی مەدا من بەش بە حاڵی خۆم زۆر گەڕایمە وڵاتان دیتیتم کەم ئەو کللتورە جوانانەی لە ناوەمە هەیە لە شوێنی تر هەبی بە حەقەت یعنی وانە وەکوومەت حەق بیل و خۆمان الحەمدولله یعنی کە پابەندیشین بە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر بە جوانی فەرمودە جوانەکان و ڕێنمایە جوانەکانی پێغەمبەر لە گوێ دەگرین و جێبەجێ دەکەین یعنی بە حەقەت ئێستا ئەوەن داوا لە گشت خانەوادە بەڕێزەکانی هەرێمی کوردستان دەکەم کللتوری نانی بەیانیان بە هیچ زۆرێک تێک نەدەن باشە یعنی زۆر کللتورێکی جوانە ڕۆژانی جەژن بەیانیەکەی هەموو ماڵەکان چێشت ئامادە دەکەن یعنی نەک ناخواردنێک ماست و چایەک حازر بکەن لەچیەوە هاتووە ئەو کللتورە کە بێ بەیانی نانی جەژن خۆی بەڕاستی ئەگەر بێت و تەماشا بکەین لە سەردەمی پێغەمبەری سەڵات و سلامی خوای لەسەر بێ کاتێک هاتینە ئەو حیوانانەیان کوشتیتەوە لە جێژن و شیویان ئامادە کردیە لەوێوە مسلمانان جیل لە دوای جیل هاتیە و میلەتی ئێمەش کە میلەتێکی مسلمان و باش بووە و زۆر بە جوانی جێبەجێ کردیە یعنی ئەوە خۆی ویسعەتێکە لەسەر ماڵ و منداڵ بەیانیان کاتێک هەردەستنەوە هەمویان پێکەوە لە سفرەدا دەنیشن کللتورێکی زۆر جوانە پارێزگاری لەو کللتورە بە تایبەتی بکەین دووەم کللتوریشمان کە کللتوری سەردان و هاتموشۆیە یعنی ئێستا ئەمە لە زۆربەی گەڕەکان ئەمن ئێستاوە لە خزمەت بەڕێستانم ئینشاءالله بگەڕێمەوە هەر لە گەڕەکەی خۆمان لە دەرگەی یەکەمەوە تا دەرگەی ئەخیری هەومان بێکەوە دەینە دەرێ پیاوەکان سەلام لە یەک دەکەین و جێژانی لە یەک دەکەین و چوکلێتیش تەوزیع دەکەین
يعني ئەوە هەمومان ئەوەی دەکەین ینی ئەوەش با بمینێ بەڕاستی ئەو سەردانی و هاتوچۆیە شتێکی زۆر زۆر پیرۆزە زۆر زۆر جوانە ینی وەکو ئێستا ئەو خوشکە بە ڕێزەمان تازە لێرە باسی کرد گوتی خەڵکەکە ئەو کللتورەی نییە ڕاستە دێنە مزگەوتێ نوێژ دەکەن بەڵام نیتیان ئیسلامەتی وا جوانە هەمووی تەطبیق بکرێ ینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکدا دەفەرمێ کە ئیمامی ئەبو داود ڕیوایەتی دەکە صحیحە دەفەرمی مامی المسلمین يلتقيان فيتصافحا إلا غفر لهما قبل أن يتفرقا دەڵێ دوو مسلمان کاتێک دەگەنە یەکتر تەوقەیەک لەگەڵ یەک دەکەن پێش ئەوەی ماڵ ئاوایی لێک بکەن ئیلا خوا لە گوناحی هەردووچیان خۆش دەبێت تەماشا ینی ئەو هاتوچۆیە ئەو سەردانە ئەو دەستە ملیەکردنە ئەو گەردەن ئازاییە زۆر شتێکی پیرۆزە بەڕاستی ئومێدەوارم بمینێ و کللتوری سێمیشمان قوربانیە کە ئەوە شتێکی زۆر پیرۆزە قوربانی ئەگەر دیقەت بدەینێ بە کورتی ئەوەی باز دەکەم فەلسفەی قوربانی لە ئەساسەوە کە هاتیە سەیدنا ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ کاتێک ویستی ئیسماعیلی کوڕی بکاتە قوربانی لە خوای گەورە لێ قبول کرد و لە باتی ئەو حیوانێک بەرانێکی زۆر گەورەی ڕەوانە کرد کە سەریان بڕی لە جیاتی ئیسماعیل یعنی ئەو خوێنەی لەو ئاژەڵە ڕژا لە بەدەلی خوێنی مرۆڤەکەیە یعنی حتا بکرێ ئێمە قوربانی زۆر بکەین لە هەرێمی کوردستان بەرکو خوای گەورە هەرێمەکەمان بپارێزیت دووری بکاتەوە لە موسیبەت و بەلا و خوێن ڕشتن کە ئەو خوێنە ئەڕژێی حیوانەکە مقابلی چیە خوێنی مرۆڤەکانە بەڕاستی ئینجا ئومێدەوارم ئینشاءڵڵا خەڵکی ئێمە درێخی نەکە لە قوربانیکردن و ئەجریشی زۆرە پارێزگاریە لە نەفسی ماڵ و منداڵ و کەسوکار خوا هەموو لایەکمان بپارێزین. بەڵێ زۆر سپاس بەڕێز دکتۆر مەغدید کەریم مامۆستای ئاینی و پسپۆڕی یاسا و شەریعەت دووبارە جەژنت پیرۆز بێ سپاس کە لەگەڵ کوردستان 24 بووی لەم جەژنە پیرۆزەدا.